سڵاوتان لەبێ ڕێزان. دوای بڕیارەکەی دادگای بەرایی هەولێر بۆ ڕاگررتنی سەرجەمکارەکانی سندیکای پارێزەرانی هەرێم لێژنەی سەرپەرشتیاری هەڵبژاردننی پێنجەمی سندیکای پارێزەرانیش لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایەنگەیان هەڵبژاردننی سندیکای پارێزەرانی هەرێم پێویستە دووبارە بکرێتەوە چونکە هەڵبژاردنێکی پاک نەبووە. هەر باپی بڕیارەکەی لێژنەی سەرپەرشتیاری هەڵبژاردننی سندیکای پارێزەران ئاشکراشی کرد ڕۆژی 26 مانگی داهاتوو هەڵبژاردنەکە دووبارە دەکرێتەوە. وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند کە بڕیارەکەی دادگای فدراڵی سەبارەت بە ڕاگررتنی موچەی خاننشینی پەرلەمانتەرانی عێراق بەدەستی گەیشتووە و کاری پێدەکات. لە بەیاننامەیەکدا عەلی شوکری وەزیری دارایی عێراق ئاشکرای کرد کە بڕیارەکە ئەمڕۆ بەدەستیان گەیشتووە و وەزارەتەکەشیان هەموو جۆرە ڕێوشوێنێکی یاسایی بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فدراڵی سەبارەت بە ڕاگررتنی موچەی پەرلەمانتارە خاننشینەکانی خولەکانی پێشوو لەگەڵ ئەم خولەی ئێستادا دەگرێتە بەر. دەولەت باخچەلی سەرۆکی پارتی بزوتنەوەی نەتەوەپەرستی تورکیا مەهەپا سەردانە چاڕوانکراوەکەی ئەردۆگان بۆ ئامەدی باکووری کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی هەرێم بە زۆر مەترسیدار وەسفی دەکات. بە پێی هەواڵێکی ئاژانسی ئەنادۆڵ دەولەت باخچەلی ڕایگەیاندووە ئەو سەردانی ئەردۆگان زۆر مەترسیدارە چونکە سەرۆکوەزیران پێشوازی لە نوێنەری یەکێک لە پەرچەکانی کوردستانی گەورە بە وتەی خۆی کوردستانی باشوور دەکات کە مەسعود بارزانیە. بۆ یەکەم جار پارێزگاری سلێمانی لەسەر داواکەی فراکسیۆنی گۆڕان بۆ دەست لە کارکێشانەوەی هاتە دەنگ و ڕایگەیاند ئەو بە مەرسومی سەرۆکاتی هەرێمدانراوە و دەشڵێت ئەگەر مانەوە لەو پۆستەدا یاسایی نەبێت یەک دەقیقەتەی دەنامێنێتەوە. دوای ئەوەی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند پۆستی پارێزگاری سلێمانی ناشەرعیە و دەبێت ئەنجومەنی پارێزگا کەسێک دیاری بکات بۆ پارێزگاری سلێمانی. لە ئێستادا تەنها 8 ڕۆژ ماوە بۆ کۆتایی هاتنی وادەکەی فراکسیۆنی گۆڕان کە 21 ئەم مانگەیە. سەرۆکاتی هەرێمی کوردستان ئیدانەی تەقینەوەکەی دوێنێ شاری کۆبانی خۆرئاوای کوردستانی کرد کە بەهۆیەوە 11 کەس کوژران و 23 کەسی دیکەش بریندار بوون. لە ڕاگەندایەکدا کە لە ماڵپەڕی فەرمی سەرۆکاتی هەرێمی کوردستاندا بڵاو کراوەتەوە تێیدا هاتووە سەرۆکاتی هەرێم ئەو کردەوە تیرۆریستیەی شاری کۆبانی خۆرئاوای کوردستان بە توندی ئیدانە دەکات و هاوخەمی خۆشیان بۆ کەسوکاری قوربانیەکان ڕادەگەێنێت. ماڵپەری ڕۆژهەڵات تایمز بڵاوی کردەوە ژمارەی گەنجی خۆرهەڵاتی کوردستان لە کاردانەوەی ئازاد نەکردنی 7 چالاکی مەدەنی هەڕەشەی سووتاندنی ئەو تانکەرە نەوتیانە دەکەن کە لە هەرێمی کوردستانەوە بە خۆرهەڵاتی کوردستاندا تێدەپەڕن. گەنجانی خۆرهەڵاتی کوردستان ڕاشیان گەیاندووە پێویستە بە زووترین کات حکوومەتی هەرێمی کوردستان ئەو 7 چالاکە گیراوەی خۆرهەڵاتی کوردستان ئازاد بکات کە لە هەولێر دەستگیر کراون. بۆ یەکەم جار نوێنەری وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری لە کۆنفرانسی نێودەوڵەتی ناتۆ لە شاری برۆکسلی پایتەختی بەلجیکا دەکات. بە پێڕاگەندراوێکی وەزارەتی پێشمەرگە سەلەبیانی ئەمڕۆ فەریق جەباری یاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە بە مەبەستی بەشداریکردن لە کۆنفرانسی نێودەوڵەتی ناتۆ لە وڵاتی بەلجیکا بەرەو شاری برۆکسلی پایتەختی ئەو وڵاتە بەڕێکەوتووە. فەرماندەی پۆلیسی قەزا و ناحیەکانی کەرکووک ڕایگەیاند لە هەڵمەتێکی ئەمنی فراواندا کە لە باشووری خۆرئاوای پارێزگاکە ئەنجامیاندا توانیویانە بەرپرسی نووسنگەی سەربازی ڕێکخراوی ئەنسار السونە و دە داواکاری تر دەستگیر کەن و دەستیش بە سەربەڕێکی زۆر تەقەمەنیدا بگرن. وتەبێژی وەزارەتی دەروی ئەمریکا جەختی کرد لە کاتێکدا دانوستانەکان لەگەڵ دەسەڵاتدارانی تاران درێژەی هەیە لە بارەی پرۆگرام ئەتۆمەکەیەوە کەچی هەندێک لە ئەندامانی کۆنگرێس لە هەوڵی سەپاندنی سزای ئابووری زیاترن بەسەر ئێراندا کە ئەوەش کارێکی هەڵەیە و کاتی نییە. شاد و بەختەوەربە.